تەکلیفم لە جەنابتان هەیە. ئەڵێ میشێ بناسن لەم ناوا کەسێ بناسێ ئاوا پیاوێکی بەتەمەنم بۆ پێ بکە بۆ حرەسیێرە. مامۆستا ئەوە تۆ قسە بەم ناڵێ؟ هەیە ئەوە هیچ تێ لە من نابێت. یعنی هەیە عادانەیە ئێستا تەلەفۆنی بۆکەم ڕقەمەکەیم لە دەی بڕ ڕقەمەکەی ناوێت نانە خۆم تەلەفۆنی ئەلێ بڵێ کاکە نەوە دەمە چێ ئەرە دەیەک دەخە ماڵاوە بێت تەلەفۆنەکەم ڕێک بە دووری خۆتە خانەکە جەڵس ئەلو ئەلو کا عوسمان جان چۆنی؟ بلێ توی وەضع چۆنە؟ خۆمم بلێ من وليري هو شي عمر النمر مو تليفون بوكي والله بقول لك شنو موديل زيت بس دي والله كل درجه ياك ما عادش يجيبها کاک بلوسک ئەمە چییە؟ اما هنا اما باخوان باخكات باوكم اما او كوري من کوڕی توێ؟ لا كل هو باوشي من ما مساجي يعني كاكا الشيطان بدم يقدق راوتتيو ئەی باشە تۆ باوکم مردووە ئەڵێ بە قەبری باوکم کە چڵێەوە باوکمە ما مساجي انا حق مقري ابي حمدك هذا حق اصلا انا كل خلق بوارد يبكى لو بقبري باوكم هو باوكم